تەوەری یەکەمی بەرنامەکەمان باسکردن لە بارودۆخی ڕۆژئاوای کوردستان و سووریا و کێشە و ناکۆکیەکان نەک تەنها لە ناوخۆ ئەمە بووەتە بابەتێکی گرنگی جیهانی لەبەرەوەی بەڕێوەبەرانی هەرێمی خۆسەر یاخود هەسەدا لە ڕۆژئاوا ئاڵەن هێشتا شەڕ و ئاڵۆزیەکان کۆتاییان نەهاتووە پێویستی بەوەیە کە لایەنەکان لایەنە نێودەوڵەتیەکان بێنە سەر هێڵ بۆ ئەوەی بتوانن بە یەکجاری ئەم گرفتانە یاخود ئەم کێشانە چارەسەر بکرێت و ڕێکەوتن بکرێت تا ئێستا ئەم ناکۆکیانەوە خود ئەم شەڕ و ئاڵۆزیانە بەردەوامی هێوەتە ڕاستە هێرشەکانی سەر حەلەب و گەڕەکە کوردیەکان ڕاگیرا بەڵام ئەوە سوپای سووریا هاوڵاتیانی دێرحافر دیسانەوە لەوێ هۆشداری دا و ئاگاداری کردوونەتەوە کابێ ئەو ناوچەیە چۆڵکەن لە شارەکانی تر یعنی ئەمە کۆمەڵێک کێشەن کە ئەو ناوچانی کە لەژێر دەسەڵاتی هەسەدەشان داوای کردووە کە ئابێت چۆڵ بکرێت و ئەمەش ڕەنگە دیسانەوە گرفت و ئاڵۆزی و شەڕ و ناکۆکی تر بەدووە خۆیان بهێنێ جا ئەمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانەوە گرنگی ئەم بابەتانەوە وە بزانین چه هەنگاوێک بنرێت لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فەهد محەممەد چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێر لە ئستۆدیۆکانمان لە شاری هەولێر و لەگەڵمانەیە گفتوگۆ و قسە و باسەکەین لەگەڵیا دکتۆر سڵاوە لێبێت بەیانیت باشیوادارم کە زۆر باش بیت ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم یعنی بۆ لە کاتێکدا کە هەنگاو بەرەو ڕێکەوتن ئەندێت بەڵام لە هەمان کاتە هێرش و ئاڵۆزی و ناکۆکیەکان دەست پێ ئەکات و وای لێت کە ڕێکەوتنەکان دوور بکەوێتەوە و شەڕ و ئاڵۆزیەکان زیاتر بێ هۆکارەکەی بۆ چیە گەڕێنی تۆ جەنابن سڵاو لە جەنابتان و ئێوە بینەرانیش باش بەڕاستی کێشەی کورد لەگەر داگیرکەرانی کوردستان بەگشتی یعنی کێشەی خاکە لە بە هەندێ هەر مەسەڵەن گفتوگۆیەک دەکرێت لە دواییدا نەجاعەت ناینی سەرکەوتون نابی لەبەر ئەوەی داگیرکەرانی کوردستان کە پێشترە معارەزە دەبن دژی دەسەڵاتەکەی خۆیان ئەو عزبانە پشت بە کورد دەبەستن زۆر سوود لە کورد دەبینن دوایە کە لە دوای ئەوەی دێنە سەر حکوم هەمان بەنامەی ڕژێمەکەی پێشویان دەبێتن لەبەر ئەوەی کورد خاچی داگیر کراوە دەیەوێت مافەکەی خۆی بەدەست بینیتەوە ئەوانش دایانەوێت کورد لە وڵاتەکی عەرەبی یان تورکیا یان ئێران بژی وەکو فارسەک وەکو تورکەک وەکو حەرەبەک یعنی مافی شخصی هەبی نەک مافی خاچی هەبیتن لە ناو وڵاتەکەیان بژی کو ئەمە ئێستا بچین لە ئەمریکا لە دۆڵی ئاوروپی لە دەرەوەی وڵات بژی مافت هەبی جلچی کوردی لە بەرکەی و قسەی بکەی بە کوردی ئەوانەش دانێ ئەو مافانەت بدەنێ لەوەی زیاتر نادەنێ دان بەوە نانێک کە تو خاکەکت هەیە لەلایەن ئەوانەوە داگیر کراوە ئەو جەکە کورد دێتە سەر ئەوەی داوای ئەو خاکەی دەکا کێشە دروست دەبیتن بەڕاستی بە ئیرهابی لە قەلەم دەدەن باشە دکتۆر یعنی ئێستا کورد لە ڕۆژئاوا داوای خاکێکی زیایی کردووە داوای مافێکی زیایی کردووە جگە لە ئەو مافانەی خۆی کە هەیەی جگە لەو خاکی خۆی کە هەیەی نەخێر بەس داوای ئەوەی دەکات لەسەر خاکەکەی خۆی بەسەر بەرژی بژی داوای دەکە مەسەرەن دام پێ بدرێ لە ناو خاکی سووریا کە کورد هەیە و خاچی هەیە بە ناوی هەرێمەکی کوردستان بی یعنی لە بەسەر بەخۆی بڕێک بژی واتە دکتۆرەمە تەنها ئامانج هەسەدە نییە بەڵکو هەموو گەلی کووردە بەڵێ هەموو کووردە یعنی لە ئێستا لە تورکیا مەسەڵەن حکومەتی تورکیا دەیەوێت مەفاوەزات بکات لەگە پەکەی ئەو مانعینە پەکە بچەوە بژی لە ناو خاچی تورکیا هەر دەمایەک بیاوێ برێ مەسەڵەوە خاچی تورکیا تۆ میێوانی لەوە زیاتر داوا نەکاتن کە هەست ئەوەی بوونی کوردی خۆی ئاشکرا بکە بەس وەکو خاچی نییە مەسەڵەن دەیەوێت لە جێیشەکی تورکی بەشداری بکە لە جێیشەکی عەرەبی وەکو سووری وەکو عێراقی بچی سەربازی بکە بەڵام دام بۆی نانێکات خاکە ئەی ناسنامە ئەی پاراستنی ژیانی و هاوڵاتیانی کە لەسەرەوە خاکاژین بەخۆی ئەگە تو خاکەکەت وەگرتەوە دەبێت دەوڵەت بەڕاستی
یعنی ئەگە دەوڵەتیش نەبی وەکو کۆنفدراالێکی دەتانی لەگەوانە بژی بە کۆنفدرالی بەس لەوە کەمتر وەکومە لە عێراق بە فدرالیەت هەتا ئێستا کێشەکانمان چارەسەر نەبووە لەگە حکوومەتی عێراق ئەوتە سنوورمان نییە لە ڕووی دارایی هەموو ڕۆژە کێشەمان هەیە ئەوانیش پەشیمان بووینەوە لەوەی کەوەندەشیان داینێ ئەوجا حکوومەتی سووریاش بەڕاستی و هێزەی نییە تورکیا پاڵپشتی دەکاتن لۆ ئامانجەی لەوەی کوردی لە ناوبە لەبەرەوەی تورکیا کە لە اتفاقی سایکس بیکۆ خاکەکەی دابشکرا بەڵام لە سیڤەر لە پەیمانی سیڤەر ویستیان دەوڵەتی لۆ کوردی دروستکەن ئەو کاتی تورکیا لە شەڕەکەی دۆڕاندە بووی لەگەڵ پەیمانان هەستا شەڕی کرد بەوەی ڕازی نەبوو ئەو کاتیش دووبارە هاوپەیمانانی ناچار کرد کە اتفاقی لۆزان بکرێت لەوە هیچ مافەچی کورد نەدرا و کاتی داوای کرد کە کورد مسلمانە لەگە تورک بژی ئێستاش هەر بەو شێوەیە تورکیا لێ ناگەڕێ لە سووریا کورد پێشکەوتن بەخۆی وەبینی ینی هەم لێرە هەم لە سووریا هەم لە ئێران باش دکتۆر با تۆزێک بگەڕینەوە بۆ ڕابردوو کاتێک کە ئەحمەد شەرع یاخۆ جۆلانی کە دەسەڵاتی گرتە دەست لە سووریا لە کاتێکدا کە خودی خۆی لە لیستی تیرۆری ئەمریکایە بوو لە نەتەوەی گرتوەکانە بوو زۆربەی وڵاتە زلهێزەکان و لە ناوخۆ لە دەرەوەی سووریا لە وڵاتانی دەوروبەر بە فریاد ڕەسێکدایاننا بۆ سووریا کە گۆڕانکاری زۆر ڕیشەیی لە سووریا کرێت و سووریا بێ بە سووریایەکی دیموکرات و ئازاد تێدا کە هەموو نەتەوە ئاینەکان تیا ژیان و مافی خۆیان بەرجەستاکەن بینیمان لە دروزەکان چی ڕوویە بینیمان لەگەڵ کووردا و لە ئێستایا دیسان و کێشەکان لەگەڵ کورد و لەگەڵ ناوچە کوردنشینەکانە چۆن بارودۆخەکە ئالۆز بووە یعنی پێ وایە ئەحمەد شەرع ئەو کەسە بوو کە ئەیویست بێت لەو ڕێگایەوە دەسەڵات بگرێتە دەست و دواتر ئەو پلان و استراتیژی کە خۆی هەیەی جێبەجێ بکە یاخود نەخێر ئەحمەد شەرع بەڕاستی کەسێکە کە ئەتوانێت ئەو وڵاتە بەڕێوە بەرێت و دیموکراسیت لە وڵاتەیە بەرپا بکە نەخێر ئەحمەد شەرع پەروەردەی دەستی تیرۆرستان بوو بەڕاستی ئەو تیرۆرستانەی بە ناوی داعش یان بە ناوی هەر بزوتنەوەکی ئیسلامی دروست دەکرێت تورکیا و قەتەر دەستیان لە دروستکردنی ئەوانەدا بوو لە ڕووی مادی و لە ڕووی یعنی سەربازی یارمەتیوانیان زۆردا بوو بەرنامە شەرەلایەن تورکیا و قەتەر و هەندە دەوڵەتی عەرەبی دادەڕێژێت خۆ باش هەر ئەحمەد شەرع بوو لە ئەمریکا بە زۆر بە پرۆتۆکۆڵێکی بەرز پێشوازی لێکرا و خودی دۆناڵد ترامپ پێشوازی لێکرا ئەگەر وایە ئەمە لە چی و ئەمیان لە چی هاڵ ئەمە بانێک و دوو هەوایانی بەخۆی ئەوە یەکەم جار نییە شتە ڕوو بدا هەتا تالیبان بەخۆی بەسی دەوڵەتی لێیاندا گوتیان تیرۆریستە دوایە ئێستا دەسەڵاتیان داوە دەستی لە ئەفغانستان لێرە شەر بەم شێوەیە بوو تورکیا قەتەڕاوانەیە کاریگەری زۆریان هەیە لەسەر ئەمریکا ئایا ئەمریکا لە سەرەتادا پیلانی لەگەوانە داڕێشتێ بۆەوەی وەسعی ئەو ناوچەیەوە تێک بدا بەخۆی ئێستا ئێرانیش مەسەرەن تەمەشا دەکەین تووشی کێشە بوویتەوە ئەویش بەرەو هەڵوەشانەوە دەچێت ئایا ئەو هەڵوەشانەوەی ئەو دەوڵەتانە لە سەرەتادا ئەمە گوتمان لە بەرژەوەندی کوردیا بەس ئێستا تەمەشا دەکەین ئەگە ئەمریکا و هاوپەیمانان ڕێ بدەن تورکیا بە کەیفی خۆی بێ بەڕاستی کوردی سووریای لە ناو با و کوردی ئێران لە ناو با و کۆتاییەکەی مەشەر لە ناو چوون دەبیتن کە لە عێراق دەژین ئەو فدرالێتە نامینێ لۆیە تورک بەڕێ تورکیا دەوری ڕئیسی دەبینی لەگە قەتەر لەوەی کە ئەحمەد شەرعی بەرەو پێش دەبن ئەمریکا و ئەو دەوڵەتانە سیاست دەکەن گیان لێ نییە بەڕاستی باش دکتۆر مادام باسەکە باسی هێنایە سەر تورکیا دوێنێ دەوڵەت باخچەلی ئەڵێ خوێنی کورد بە تورک حرامە و تورکیش بە کوردیش حرامە لە کاتێکدا هەمومان نەزانی دەوڵەت باخچەلی کە کابرایەکی ڕەگەزپەرست و لەوەتەی هەیە کاری چۆنەڵی کار لەسەر ڕەگەزپەرستیەکە ئەخۆ ئەمە تورکیا لەم لاوە بە ئاشکرا ئەم قسەیەکە بەڵام ئەم ژێربەژێرەش لەگەڵ ئەحمەد شەرع کە یەکەم وڵاتە هێزە جوڵێنێت و پشتیوانی ئەکا ئەم ڕۆڵی چییە کە ئەیجێڕێت تورکیا یعنی ڕۆڵی تورکیا لەم نێوەنەیە چییە دکتۆر؟ تورکیا دەرێ ئەمە دەوڵەتێکی دیموکراسینە
مافی کوور دەدەین لە ناو دەوڵەتێکی تورکیا وەچەوەی باسمان کرد کە ئەنەما کوردەکە لە ئەڵمانیای دەژی لە ئەمریکای دەژی ئەوەندە مافەت دەداتێ بەڵام ئەو مافەت ناداتێت دانیش پێدانانێک کە ئەتوو خاکت داژیر کراوە لەلایەن تورکیایان لەلایەن عەرەبەوە تورکیا هەتا لە ڕێگرە دەوڵەتی کەش دان بەو مافە بنێتن کۆدێ ئەگە سەرەتایەک ببیتەوە دەوڵەتێک دان بە مافەی تو بنێ ئەوە مەسەلەن کوردی تورکیات پێداگیری دەکەن لەسەوەی بەس ئەو دەیەوێ ئێستا یەپەکە ئەو قسانە دەکا لەبەرەوەی پەکەکە و یەپەکە هێزیان هەیە ئەوها لە ناوچوونی کوردی سووریاشەوە ئاسان نییە لەبەرەوەی لە ڕووی سەربازی خۆیان تەکوین کردێ بەڕاستی ئامادەکاریان کردێ لەو شەڕەی هەم هێزی هاوپەیمانانیش بەو خێراییەی ناتانی پارپشتیان نەکاتن ینی وازیان لێبێنی لەبەرەوەی هێتا ئێستا ئیشی بەوانە لۆیە تورکیا دەیەوێ مەسەلەن کورد هەمووی لێی نێتە سەجادە مەسەلەن کوردی تورکیا بە تایبەتی دەرێ ئەمە برای نەبەست برایەتی باشە بەڵام دکتۆر یارمەتیدانی کورد واتە یارمەتیدانی ئەحمەد شەرع لە بۆ هێرشکردنە سەر کوردانی سووریا یاخود ڕۆژئاوا ئەمە کاریگەری نابێت لەسەر ئەو ئاشتێک کە لە نێوان کوردانی باکوور و باکووری کوردستان و ئەردۆغانە هەیە بەخۆی سەد مەسەن کاریگەری دەبی لەسەر هەموو کوردەچی نەک لەسەر کوردی تورکیا پەکەکەش لەو ماوەی حلانی کردیە دەرێگەوا بڕوە مەسەن ئەمە ئەو گفتوگۆیە نامینێتن کە لە نێوانماندایە بەو شێوە دژاتی کورد بکە تورکیا بە تورکیا ئەمە دەبینین لە دروزەکان درا ئیسرائیل دێتە ناو خاچی سووریا باسی یەکپارچەیی خاچی سووریا ناکە کە ئێستا ئیسرائیل لێ مستەفید بۆ لە چەند شارەکی سووریای تورکیا بە هیچ نەوع باسی ئەو مەسلەی ناکە برێ من لە لای وێن دەرێت لێ ناگەرم دروزەکان ببنە دەوڵەت یان ئیسرائیل بێتە ناو خاچیوان بەس چاوی لەسەر کوردی سووریایە کە لە ناویان باتم بەڕاستی بەڵێ لە ماوەی ڕابردوودا وەک تۆش باستە لێوە کرد بەڕێزە هێرش کرا سەر دروزەکانەوە چەندین دەوڵەت هاتنە سەر خەت بۆ یارمەتیدانیان و ئێستا دروزەکان دەڵێن ئێمە جیابوونەوەمان دەوێت یارمەتیدانی دروزەکان لە ئێستا ڕەشەڕەکەی لەسەر ئەوان ڕاگرتووە باشە بۆچی کەس نەهاتە سەر خەت بۆی کە یارمەتی کوردی ڕۆژئاوا بە ئەمە بەڕاستی با برێن مەسەلە ئێستا لە هەرێمی کوردستانی خۆمان پشتگیریەکی وا لە کوردانی سووریا نەکرایە بەڵکو پێشترێش بە تیرۆریست ناویان هاتیە لەلایەن مەسەلەن لەبەرەوەی کێشەی حیزباتی هەبووە لە نێوان چەند حیزبەکی بە تیرۆریست ناویان دەبردن یعنی خۆمان سەبەبی ئەوەینە مەسەلەن کە کوردی دەکەینە تیرۆریست داوای مافی خۆی دەکات ئێستا ئەمە کە دەرێن ئەماس تیرۆریستە عەرەبەکان دەرێن ئەگەر خاچیان لێ داگیر نەکرێ ئەوان چەکەر ناگرن نابنە تیرۆریست کوردیش ئەگەر تیرۆریستیش بی هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەی خاچی داگیر کرایە داگیرکەرێکی بەهێزە مەجبورە پەنا بۆ چیایەکان دەباتون و لەوێ لەگەڵەوەشدا کورد کاری تیرۆریستی نەکردێ بەڵام وەکو تورکیا حەلەبی کاول کرد بەڕاستی هەر شوێنێک شەڕی لێببی مەسەلەن بە تەقەمەنی وا لێیدا شوقەی کاول کردێ کە ئیسرائیل بەو شێوە لەگە عەماسی دەیکرد یعنی لۆیە کە ئەمە دێینە سەر مافی وەرگرتنی مافی خۆمان ئەوانە ئەمە وەکو موسڵمان دانانێن وەکو تیرۆریست و ئیسرائیلیمان دادەنێن ئیسرائیلیش وان ناو خاچی سووریایە ناتان تەقەچ لە ئیسرائیل بکەن کەواتە ئەوانە کوردیان خۆش دەوێت لە کاتە چێت و ژێردەستیان بی بەڕاستی داوای مافی خۆت نەکەی داوای خاچی خۆت نەکەی بەڵام کە داوای ئەوانە بکە ئەوانە ئەتو بەبرا دەزانن نە بە موسڵمانت دەزانن لۆیە کورد دەبی یەکگرتووبی بە هەر شێوەیەکبی پاسەکانی کە هاوکاری ڕۆژئاوای سووریا بکەن لۆ ئەوەی کوردستانی سووریا بکەن لۆ ئەوەی تورکیا نەتانی ئەو ئەزمولێنە ناو بە باشەکەواتە دکتۆر کورد لە ناو خۆیان یەکگرتو نییە بۆی هیچ کەسێک هیچ دەوڵەتێک نایە یارمەتی کورد بە هۆکارەکەی بۆ ماگەڕێتەوە بەڵێ لەبەرەوەی کورد یەکگرتو نییە بەڕاستی
یعنی بەیانات دەردەکاتم بەس وەکو جوولانەوە لەگەر عیلاقات بەکارهێنانی عیلاقەتەکەی خۆی بۆ ڕاگررتنی ئەو تاوانانە بەکارناینی وەکو ئەوەی هێرش دەکرێتە سەخۆی ئەووا دەزانی مەسەلەن کە تورکیا دەرێ من لە پەکەی دەدەم پەکە تیرۆریستە ئەوی بە تیرۆزدانەنە ئەوە تامە کە ریفراندۆممان کرد بە بیرماندی هەموو دنیا بووە دوژمنمان ئەگەر ریفراندۆمەکە وایان کرد پەشیمانیش ببینینەوە خۆ هەر ئەو قیادانە بوون کە ئێستا مەسەلەن تورکیا پێشوازیان لێ دەکا و بە باش ناویان دەینی ئەدی لۆ ئەو کاتی پشتگیری لە مافی کورد نەکرد لە کوردستانی عێراق. بەڵێ دکتۆر بینە سەرە و بابەتەی کە بابەتی لۆبیکردن یعنی لە جیهانە و لە تەواوی ناوەندە نێودەوڵەتیەکانە هەموو نەتەوەیەک ئەبێ لۆبی بکا بۆ خۆی و بۆ نەتەوەکەی پێتان وایە کورد نەیتوانێت بە شێوەیەکی باش لۆبی بکات لەسەر ڕۆژئاوا یعنی دروزەکان بەو کەمینەی کە هەن ئیسرائیل توانی پشگیریان بکات و ئێستا داوای دەوڵەتی شەکەن داوای سەر بەخۆی شەکەن ئەحمەد شەرع ناتوانێت هیچ شتێکیشیان بەرامبەر بکات لەبەرەوەی ئیسرائیل ئەگەر باز لەوە بکەیت سێ شاری سووریایی هەرچۆنەڵێ بە تەواتی داگیر کردووە کە بە عەلەنی ئاڵای ئیسرائیل لەو سێ شارەیە هەڵکراوە و ئاڵای ئیسرائیل هەڵدراوە ئەمە جەنابەت باسە لەو یەکنەگرتنی کورد کرد ئەبێت چی بکرێت لە مەحفەلە نێودەوڵەتیەکانە بۆ ئەوەی جارێکی تر ئەم کێشانە ڕوبەڕووی کورد نەبێتەوە ینی ئەمە یەک جار و دووجار نییە ئەمە لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاو و باشوور و باکوور نییە ئەمە بەردەوام کێشەی کووردە و کێشەکانش ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆسترە بن. ئەمە دەبی بە زیان پیشان بدەین کە کێشەی کورد یەک کێشەیە کرایتە چار پاسە خاکەی بوێرانە بین لەبەر ئەوەی بەڕاستی هەتا هەر چوار پاسە ڕزگار نەبی ئەمە ناتوانین مەسەڵەن دەوڵەتی پێک بینین ئەوە تا مەسەڵەن سووریا تیرۆریستە کاتە ساحکم دەرێ مەسەڵەن لە کوردی دەداکە تورکیا پاڵپشتی دەکاتن دەرێ من دەمەوێت پارێزگاری لە خاچی سووریا بکەم بە یەکگرتووی بمێنێتەوە حکوومەتی عێراقیش خەر بەو شێوەیە ئێرانی شەر بەو شێوەیە ئەمە باشترین شتەوەیە دەبی بینە سەر برژێ نەسەجادەکان نەک حزب خەڵکی بینی ئەوەی لۆ غەزەی کرا خواردەمەنی خڕکراوە و نازام یارمەتی دارایی کرا وەکو کورد عەلەمی کورد لە غەزەی برن دەکرا کەیفیان پێداهات دەبی لۆوێ بکرێ بەڕاستی بە تورکیا و بە هەموو جیان برێن ئەگەر لە ناوبرنی بەشێک لە کوردی سووریا یعنی لە ناوبرنی هەموو خەڵکی کوردستانە بە داوای خاچیش بکەینەوە نەک ئەمە داوای مافی کەسێتی بکەین چونکە تا ئێستا کورد بەڕاستی گوێرانە نییە داوای خاک بکە. بەڵێ دوا پرسیارەکەم لە بەرەوەی کاتمان زۆر کەمە بەڵام زۆر بە کورتی وەڵام بێتەوە سوپاس دەکەم. دکتۆر وەک باسمان کرد لە ئێستای سوپای عەرەبی سووری تاوای هێزەکانی لە دێر حافر بڵاو دەکاتەوە و هۆشداری داوە کە ئەو ناوچەیە بەجێ بهێڵن ئەمە بەمانای واتە درێژە پێدان بە شەڕ دێ و لە بەشەکانی دیکەی کوردستان لە باشوور و باکوور و ڕۆژهەڵاتیش دەتوانرێت چی بکرێ بۆی کە ئەمە بوەستێنرێ؟ وەڵڵاهی ئەمە ئەوەندەیە مەسەلا خێزمان هەیە مەسەلا لێرە مەسە ئەو بەشەکان کە پێشمەرگی هەیە جێیشی دانایە دەکرێت ئەگە باشکراش نەبی بەنهێنی یارمەتی چەکی بدەنەوانێ مەسەلا هێزی ڕەوانکەن ئیلا چارەوەیە ئەگەنا پیلانەکەیە بەڕاستی ئەگە کوردستانی سووریا مەسەڵەن ئەو دەسەڵاتەی نەمنێ ئێرانی شە تورکیا لێ ناگەڕێ یعنی نیشمە تەقریبان ئەگە کۆماری ئیسلامی ببینێ هێزی چەکدا لەسەر سنوورەکەی نییە کەواتە بەس ئەمە دەمینێن ئێمەش لە عێراق ئەقەلیەینا هەتا ئێستا مادەی 140 نەگەڕایتەوە سەر هەرێمی کوردستان بەڕاستی حزبەکانی مەش لەسەر سەرۆک کۆمار و لەسەر جێگری سەرۆک پەرلەمانی لەگەن لە وەسعی بکەنیە. زۆر سپاس بۆ دکتۆر فات محەممەد چاودێری سیاسی کامبانی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمان نابووی سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ شیکردنەوەکانت.